ئیسلام بەڵگەی هەیە و موافقە لەگەڵ سروشت و دەروون و ناخی ئینسان لە دنیادا ئینسان سەربەرز دەکات لە قیامەتیشدا ئینسان پارێزراو دەکات. ئینسانی موسڵمان لە سایەی دینەکەی و بیر و باوەڕەکەی خاوەن مەبدە و خاوەن هەڵوێستە. ئینسانی موسڵمان خواپەرست و خەڵک دۆستە، بەڵام ئینسانی بێباوەڕ مەسلەحەتچی و بێمەبدەئە و هەروەها خوانەویست و هەلپەرست و ژیان دۆستە. ئینسانی موسڵمان بیر و باوەڕەکەی لە قەناعاتەوەیە، لە دنیادا دەیپارێزێ لە قیامەتیشدا دەیپارێزێ و لە قیامەت و لە دنیادا سەربەرزی دەکات. بەڵام بە پێچەوانەوە ئینسانی بێباوەڕ تەنها لە شوبهە و شەهاواتەوە بیر و باوەڕەکەی و قەناعاتەکەی سەرچاوە دەگرێت. بۆیە لە ڕاستیدا بێباوەڕی هیچ کاتێک ئینسان ناگەیەنێتە قەناعات، بەڵام ئیسلام هەموو کاتێک ئینسان دەگەیەنێتە قەناعات و دڵ ئارام و مطمئنی دەکات، بەڵام بێباوەڕی بە پێچەوانەوە. دەی لە ڕاستیدا ئینسانی وهەیە لە دنیادا لە هیچ شتێکی کەم نییە، بەڵام تەماشا دەکەیت چونکە بیر و باوەڕەکەی بە کەڵک نایەت، چونکە قەناعاتی نییە، چونکە ئیسلام و دینی وەرنەگرتووە، چونکە موسڵمان نییە، تەماشا دەکەی هیچ جۆرە قەناعاتێکی نییە ئەو کەسە، دڵ و دەرونی ئاسوودە نییە بە پێچەوانەی ئینسانی موسڵمان.